هێوی با بچینە تەوەری سێمی گفتوگەکانی ئەمڕۆ. باشە کاگمیران ئامادەیە لێرە؟ باش بەڵێندەران هەڵبات داواکاریەکانیان ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. داوا دەکەن بە دەنگەوە چوونیان هەبێت یاخود حکوومەت بە دەنگەوە چوونی هەبێت بۆ ئەوی پرۆسی ئاودانکردنەوە ئەنجامدانی پرۆژەکان بچنەوە سەر ڕێچکەی ئاسایی و یاسایی ڕابردووی خۆیان. یەکێک لەو چینە یەکێک لەو توێژانەی کە زۆر زەرمەند بوون لە پاڵ موچەخۆران و فەرمانبەران بەڕاستی بەڵێندەرانن. لەو قەیرانی لە 2014 ڕووی لە هەرێمی کوردستان کرد و ئێستا هێواش هەوڵ هەیە بۆ دەرباز بوون بەڵێندەرانن. بەڕێز میران کامیل و تەبێژی لقی سلێمانیەکێتی بەڵێندەران لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە باس لە داواکاریەکانیانەکەین، باس لە زەرەر و زیانەکانیانەکەین و باز دەم قۆناغە دەکەین کە حکوومەت دەیەوێت سەر لە نوێ پرۆژەکانی بباتەوە ئاستی دەستپێکردنەوە و تەواوکردنیشە. کاک میران بخێر بیت. کاک میران بانی باش زۆر بەخێر بێت. سەر چاوە دەست پێ بکەم یا ئێوە خۆت پرسیارتان نازانی هێوی پرسیارەکە. کاک میران داواکاری ئێوە بۆ حکوومەتی هەرێم ڕەنگە نەیەکەم بێت و نە دوجاریش بێ، بەڵام ئێستا بەم تازە بە تازەیە جوڵەیەکی ترتان دەست پێ کردوێتەوە. ئێستا تەرکیستان لەسەر چییە؟ هەموو لایەگەزانن ئەم ئەزمەی کە قەیرانی کە دروست بووە لە ساڵی 2014 خۆشە باسی کرد ڕۆژ بە ڕۆژ کێشەکان خراپتر بووە. ئێمە کە باسی چاکبوونەوەی دۆخەکە ئەەکەین ئێمە باز لە 3000 پرۆژە ئەەکەین لەسەر ئاستی کوردستان باسی 3 تریلیۆن دینار پرۆژە هەیە کە وەستێنراوە. ئەم پرۆژانە ڕۆژ بە ڕۆژ لە 2014 هەوڵی راوە وەزبێ پارە بیرێ وەزبێ نەیرێ، بەڵام چاکبوونی ئەو دۆخە بودجێکی زۆر زەبەلەحی ئەوێ ینی بە ڕۆژ و دوو ڕۆژ و ساڵ و دوو ساڵی چارەسەر نابێت. بڵین دایمەن تۆ بە واقعی بیر لە ئیشەکە و بکەیتەوە ئێمە لە ناو ئیشەکەی نەزانین حکومەت ناتوانێت بڵێ هەموو پرۆژەکان بەیانی دەست پێیەکەمەوە بڕۆن ئیشکەن، چونکە ئەمە بودجەیەکی زۆر زەبەلاح و توانایەکی زۆر گەورەتری ئەوێت، چونکە حەجمی ئەو پرۆژانە زۆر گەورن کە لە کاتی خۆی ئەعلان کراوە و کە تا ئێساش باجەکەی بەڵێندەریاوێتی کە پرۆژەکەی بۆ دەرچووە ماڵ و مڵکی لە ختاب زمانی پرۆژەکەیە پارەکانی بلۆکراوە لە حکومەتە. بۆیە ئێمە هەموو کاتێک زیاد لە 150-200 نووسراومان ئاراستەی لەم چەند ساڵەیە ئاراستەی هەموو وەزارەتەکان ئەنجومەنی وەزیران کردووە، زیاد لە 20 مزاهرە و خۆپیشاندان کراوە. کێشەی ئەساسی بەڵێندەران ئەوەیە کە حکومەت ڕێچکەیەکی وای نییە کە پلانی بۆ دانێ لە پڕ پارەیە گەڵێ هەمە چەند پرۆژەیەش پێەکەمەوە لە پڕ بڕیارێگەیە. ئێمە ئەوەی لە سەرەتاوە داوامان لە حکومەت کردووە یەکەم هەنگاو ئێمە سەرژمێریی تەواوی پرۆژەکان کەین. ئێمە بەهۆی ئەوەی کە حکومەتی هەرێم چەنەها بودجەی دروست کردووە زیاد لە 13-14 بودجەی دروست کردو کاڵی بودجە مەسەرەن ئەو پرۆژانەی کە بە پارەی محافەزەی پارێزگای سلێمانی ئەکرێ ناویناوە پەرەپێدان ئەوانی وەزارەت وە بەرهێنان مەسەلەن شارەوانی و کارەبا داهاتی ناوناوە بوومە لەرزەیە بوو پرۆژەکانی گوندە زیان لێکەوتوەکان، یعنی ئەوەنە مسەمیات هەیە ئەوەنە ناو هەیە بۆ بودجەکان کەی کۆیەکەیتەوە. جاری وایە وەزارەتی پلاندانان ئێمە لە چەند ساڵی پێشوەکان لە سایت دە پارە بن بە مقاولین بە کۆمپانیاکان بۆ ئەو بودجەیە. ئەم بودجێس دوانزەکەی تر بێبەریە بوتیایە، ینی دیاریکراو نەبوو گشتگیر نەبوو. ئێستا ئەم هەوڵی حکومەتی هەرێم و وەزارەتی پلاندانان زۆر هەنگاوێکی سەرەتایی زۆر بەهێزە کە تقریبان ساڵونی وە خەریکن کە هەموو پرۆژەکان لە ژێر یەک ناوە هەموو پرۆژەکان پرۆژەی حکومەتی هەرێمی کوردستانە. ئێمە کۆمەڵە پرۆژەمان هەیە 250 پرۆژەیە تقریبان لە سنووری شاری سلێمانیە کە پێڵەن پرۆژەی لیژنەی پەرەپێدانی ناوچە جیاجیەکان کە ئەمە بە پترۆدۆلار ناسراوە. ئەم پرۆژانە لە ئەنجومەنی وەزیرانەوە سەرپەرشتی کراوە لەو شەریکاتانی کە هاتوون ئیشی نەوتیان کردو پاریان ناو بە حکومەت مجموعە پرۆژە لە سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە کراوە. ئەم پرۆژانە تا ئێستا چەشی پرۆژەکانیشیان نییە کە ئەو بەڵێندەرەی کە ئیشی کردووە چەکەکەی پێ نییە وەرەقەیەکی پێ ئەوەنە پارەی هەیە هیچیکەی پێ. ئەمانە هەمووی ئێستا ئەو بەرنامەی کە دانراوە ینی وەزارەتی دارایی ئاگای لەم پرۆژانە ئەسڵەن هەر نییە، هەر نازانێن پرۆژانە لە حکومەتی هەرێما هەیە ئێمە چەند ساڵە خەریشین هەموو جارەکەی لێنە بودجەکەی لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە کە و شەریکاتانی کاتونەتە هەرێمەوە ئیشی نەوتەکەن بودجێشان ناوە بە
حکومت کە مجموعەیە پرۆژە وەکو هەدیە بۆ حکومت بکە هەر ناوێک ناوەنەی ئەم پارەی نەچۆتە ناو سنووقی وەزارەتی داراییەوە لەوێەوە تەحویلی حکومت کرێ و پرۆژە بکرێت ڕێک ڕاستەوە خۆ لە ئەنجومەنی وەزیران و لیژنەیەشی بۆ دروست کراوە بڕۆ پرۆژەکان جێبەجێکە نەفایلی لە وەزارەتی پلاندانان هەبووە نەفایلی لە وەزارەتی دارایی هەبووە کە داوای پارەتانە کرد وەزارەتی دارایی من نازانەوە پرۆژانەی شوێ ئێستا ئەم هەنگاوی ئێمەکەوەیە کە هەموو پرۆژەکان هەموو پرۆژەیەکە کراوە زیادە لە کوردستانە 4000 پرۆژەمان هەیە هەمووی حکوومەتی هەرێمی کوردستانە ئیتر ئەمە ناوی ئەوەیە بودجەیەکەیە بودجەی پەرەپێدانی وەرزشی پەرلەمان بودجەکە بای 10 ملیارە سێ کۆمپانیای پێوە بۆ سێ کۆمپانیاکە تا هێستا پارەیان وەرنەگرتووە لەبەرەوەی لە هیچ مسەمیاتێکی ناو وەزارەتی داراییە ناوی تەندەرە وەری گرتووە بیتاقەیە بۆی دەرچوە بودجەکە و چییە بودجەکە و خراپ بوو ئێستا بودجێ ئاساییمانەی شارەوانی سلێمانی لە ساڵی 2015 تەکلیفیان بۆکەین 1 دیناریان وەرنەگرتو وەڵامە بودجێ ئاسایی وەزارەتی شارەوانی و لەسەر داهاتی شارەوانی ئەکرێ ڕەبتی بە وەزارەتی داراییەوە نیە بۆ وەزارەتی لێت ئەمە چی لێت هیچ کۆمپانیاکە وەستاوە ئەو دەستیال بڕیوەڵە کاکە پارەم بنێ ئەڵەن پارە نییە داهاتمان پارەکەی هەیە ئیشەکەش ئەوەستە ئیشەکەش وەستاوە ئێستا لە سلێمانیا سەر و 1200 پرۆژە وەستاوە یعنی ئەم گەڕەلاوژی کە تی کەوتوین سەرەتاکەی بۆیە کە پلانی حکومت بەشبەشکردنی ئەم هەموو پرۆژەیە بە ناوی چەند بودجەیەکەوە ئەو ئەلانی پرۆژەیەکەکە بانگەوازێکەکەم تۆچی وەریەگری دوایی کە سێرەکەی کە پرۆژەکە بۆ دەرەچێت بودجەکەی ئەوە نووسراوە لە وەزارەتی دارایی تاکو و جاری وایە ناوی هەر نییە لە وەزارەتی پلانەچی ناوی داغڵەکەی پارەکەی لەسەر شارە وەزارەتی مالیە نیە لەسەر شارەوانیەک بۆ شارەوانی پارەی نەبوو ئەمانە هەمووی یەکن لە کێشە گەورەکانی ئەم کەرتەکە لە سەرەتایی 2006 و دڵمان ئەوەنە هەر بەڵێندەرێ بگری ئەوەنە قسە پێ هەناسەی ینی هەناسە نەماوە لە مڵ ینی ئەوەی بەس موچەخۆرێکە گلەی لە بەختی خۆیەکە کە ئیتە وەرە پیشەکەی ئێمە و کۆمپانیەکان هەمووی داخرا سەی 75 بۆ لە سایە هەشتای کۆمپانیەکان مای پوش بوون هۆکاری چییە؟ ئەمە خاڵێکیانە کە ئێستا هەوڵێک هەیە و بەحساب لەم چەند مانگای تر کۆتایی پێبێ و هەموو پرۆژەکان چن ناو بنرێ پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان باشە دۆخی ئێستا گونجاوە بوو ئەمە ئەکرێت ئەم بەڵێنەکە بە ئێوە بدرێ ئەکرێت جێبەجێ ئەکرێت هەموو کاتێ تۆ هەنگاونان بۆەوەی کە ئیشە دەست پێ بکەی ئەگەر بتێ و نیەتە هەبێ دەست پێەکەی تۆ نیەتەکە حسابە حکومە دەگە نیەتی هەبێ پرۆژەکانی خە خۆشی قازانجەکە سەرژمێریشی تەواوی لەبەر دەسا بێ ئێستا پرۆژە هەیە وەزارەتی مالی ئاگای لێ نییە وەزارەتی کارەبا پرۆژەکە ئاگای لێبێ بەمە هەموو وەزارەتی خۆی ئێمە پرۆژەکان دابش بوون بەسەر دوو شوێنە وەزارەتی دارایی کە پارە سەرفەکە وەزارەتی پلان کە تەخسیسەکە تەخسیسی پارە ئەکا کە یا بە ئەنجومەنی وەزیران بۆ مەسەلەن ئەڵێ لە ساڵەکان پرۆژێ ئەوەنە ئیشەکە ئەوەنی بۆ دانرێ کە تۆ هەموو پرۆژەکانە بە قایمە لە بە ئەو داتابیسی کە وەزارەتی پلان دروستی کردووە جی دەستخۆشیە کە هەموو پرۆژەکانی تایە لە هەموو پارێزگاکانی هەرێمە بە مەزبوطی دانراوە ئەگەر ئەمە کاری پێ بکەن ئەمە یەکەم هەنگاوی باشە دووەم هەنگاو ئێمە زانین حکومت ئەو پارەی نییە تۆ 3000 پرۆژە بکەیتەوە کار ئێمە داوامان کردووە پرۆژەمان هەیە بچووکە لە سلێمانیا مەسەلەن دەیان مەکتەبمان هەیە لە سایە 90 تەواو بۆ لە سایە 10 ماوە لە سایە 10 کولفەکە هیچ نییە لە چاوە تۆ بیت ئێمە داوامان کردو بەپی ڕێژەی جێبەجێکردنی کارەکە ئەو پرۆژانی کە ڕێژەی جێبەجێکردنیان لەسەر و سەی 75 بۆ 80ەیە ئەمانە وردە ڕیزبەندیەک بکرێ لیستێ دروستکرێ ئەمانە دەست بەکارکاتەوە ئێستا پرۆژە چۆن دەست پێکاتەوە لە سلێمانی نزیکی 25 پرۆژە لە کۆی ئەم هەموو پرۆژە ئیشەکات دایرەکە لە زەڕورە ئەچێت ئەنجومەنی وەزیران ئەڵەن قبولمانە با ئیشکە ئەمەیان قبولمانیت گرنگ نییە ئێمە لە سیستمی ئیشی ئێمە گرنگ وجودی نییە کە حکومەتی هەرێم پارێزگای سلێمانی تەندەرێک ئەکات ئەڵێ من مەکتەبێ دروستەکەم یا خزمەتگوزاریەکەکەم یا ڕێگەیەکەکەم ئەگەر گرنگ نییە و تۆ بە مهمی نازانی بۆ ئێستا بۆ ئەلانێک ڕاست بۆ بانگاوازی کەواتە هەر پرۆژەیەک کە ئەلان کراوە چۆتە بواری جێبەجێکردنەوە وشەی گرنگ و استراتیژی و ئەمانە ناخواتیایە چونکە تۆ هەموو پرۆژەیەک وەزنێکی خۆی هەیە خزمەتی کۆمەڵێک هاوڵاتیانەکە دەباش ئەمە خەفتمان زۆر خوارد لەگەڵتانە بەڵام چی گەشت هەیە بێ دوو خاڵی گەشت ئێمە تا ئەم چرکە هیچ خاڵێکی گەشتمان نییە ئێمە هەموو داواکاریەکانمان کردووە بەم بەیانیە تا لە خەفەتە ئەزایی چی
ئێمە ئێستا ئەخیر دانیشتنمان بەسپاسەوە جەنابی کاقوبات نوێنەری خۆی نرد کە کۆبوونەوەیکی لەگەڵا کردین و وا بڕیارە لەم چەند ڕۆژەی داهاتووە کۆبوونەوەیکی تریشمان لەگەڵا بکە و وعد وایە چاوەڕێی بەرنامەکانی خۆیانەکەین کە ڕێکخرێ و دانیشین. ئێمە داوامان کردووە لە ئێستا بێ لەم قسانی کە بۆ جەنابتم کرد ئێمە پارەی بلۆکراومان لە بانقایە لە بانقەکانە کە ئێمە پرۆژەمان کردووە پارەکەمان وەرگرتووە لە باتی بچین پارەکە لە بانک دەرێنین حکوومەت حجزێکی خستۆتە سەر هی بەڵێندەر زیاد لە 300 ملیارە هینی بەڵێندەرە لاوەشیەکان معمەل کۆنکرێتێکە هیچی بۆ من کردووە معمەلێشکیش بۆ من کە چەکم ماوەتێت پارەکەی ئەویش بلۆکە زیاد لە تریلیۆنە پارەمانێ ئەم پارانەش وردە وردە بەکار بێ یەکێ لە داواکارمانەوەی ئەم پارانە ئەمە بۆ ماوەی 7 ساڵە بلۆکە حسابکە هیچ هەیە لە بانکە سیولەش نەبێ ئێمە پێمانوتون ئەم پارانە بۆی حرمەتی بۆ بگەڕێتەوە بۆ کۆمپانیەکان بەکار بێ بۆ کاروباری حکومی من کۆمپانیاکەی خۆم زەریبەم لەسرە 2 ملیۆنە ئەچم بۆ بانک حسابەکەم 200 ملیۆنی تێ ئەڵێ 200 ملیۆنەکەم ناوێ بڕۆ 2 ملیۆنی نەقدم بۆ بێن ئەو بلۆکە ئەوە حسابی وەرەقەی بۆکە. ئەمانە پێم ئێمە لە کۆبوونەوەیشمان لەگە داراییاکە لە کاک عەبدوڕەحمان ئەویش پشگیری کردوین و نووسراوەکان بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی دارایی کە مەبلەغێدانرێ کە کۆمپانیا بتوانێت پارەکەی بەکاربێنێ بە پێی سیولەی بانقی مەسەلەن تۆ لە مانگێکە مەبلەغێدانی وردە وردە حرەکەی بەم پارانە ئەم پارانە لە ئیتر لەوە زیاتر 7 ساڵە لە بانقا کەوتووە حسابی بۆ ناکرێت پارەی شکەمانەیە پێڵن پارەی تەمینات تۆ پرۆژێ دروستەکەی تەمینێ لای حکومەت دانی تا پرۆژەکە چاکسازیەکەی و تەواویەکەی دوای ساڵێ لە تەواوبوونیش عیبی نەبوو بێ حکومەت پارەکە و باتەوە زۆرەوە تەمیناتەکانیشمان هەمووی لە بانقا کەوتووە کەس جوابی نایەتەوە کتاب کرا بۆ وەزارەتی دارایی وتیان پارەکە لە مانگی 5 ئەین مانگی 5 ئێستا مانگی چەنە تا ئێستا کتابەکە لە ئەنجومەنی وەزیرانە کە جواب نایەتەوە یعنی پشتیشکۆ پێ بڵێ مانگی 5 ساڵی چەند ساڵەکان تەحلیل پێ ساڵەکە لەوانێ 2 ساڵی کە بێ 3 ساڵی کە بێ وانی بڕیارەکە وا بوو کە وەزارەتی دارایی دوای پەشیمان بوون ئێمەوتمان باشە ئەگەر ئێوە تەمیناتی پرۆژە یعنی چی تۆ پرۆژە کابرا تەواوی کردووە بەم قەیرانە تەصحیح بە گیرفانی خۆی وەرگیراوە بەڕەسمی هیچ ساڵێکی شتێپەڕیوە هیچ مەسئولێتێکیش لەسەر کۆمپانیا نەماوە بەرامبەر حکومەت دە پارەکەی بەرەوە پارەکەت نییە تەنانەت ئەوەشمانوت و پارەشتان نییە حکومەت بووی بکەن بە جوزکاکە بە 6 مانگ بیەرەوە بە ساڵێ بیەرەوە بەس مهم ئەوەیە ئێمە لە ئەزمەیەکی گەورەیین لە ئەزمەیەکی گەورەیان کە زیاد لە 1200 کۆمپانیا لە سلێمانیا زیاد لە 850 مایەپوچ بووە پارەی پێ بە وەرەقە بە وەرەقەیەکی ئەوە پارەی پێ بەڵام لە گیرفانیا دیناری پێ نییە کە ئێمەڵین مایەپوچ بوون ئەی باشە پابندبوونە یاسایی و ڕسمیەکانتان بۆ حکومەت چییە؟ هەموو پابندبوونی قوربان ئێستا ئەوش بۆ باسەکەم بەنەوعێکی کە هەموو قانونێ لەگەڵ ئێمەیە بەڵام ئەچیتە یاساوە یاسا بە ڕۆژ و 2 ڕۆژ و 3 ڕۆژ و بە 3 ساڵ ئەو هێنی ئەو با ئێمە چەند کەیسێکمان لە محکەمە کردووە کاتێکی زۆری پێچێ و تاک و بڕیاریشی لەسەرێرێ ئێمە ویسمان نەگەینە ئەوەی کە هێرشیشی یاسایی بکەینە سەر حکومەت چەندجار لەگەڵ وەزارەتەکانە دانیشتوین لەگەڵ سەرۆکی جێگری سەرۆکی حکومەتە چەندجار دانیشتوین پێمان وتون ئەتوانین ئێمە سەرۆکی حکومەت بۆ نایەت سەرخەت سەرۆکی حکومەت تا ئێستا چەند جار داوامان کردو کۆبوونەوە بکەین ئەی بۆ نایەت تا ئێستا وەڵاممان بۆ وەڵام ناداتم کەس نازانم کەس اینجا باسی باجی بۆ بکەم لەو خاڵانی کە داوامان کردووە بەم ئەزمەیە تۆ 20 کۆمپانیا 30 کۆمپانیا ناوی هاتوۆتەوە چێ پرۆژە جێبەجێکە دوای چەند ساڵ وەستان ئەچێ پرۆژەکە پێشینەیەگە باڵێ ئەوەی ئیشم کردو حکومەت پارەم ئەلە بچۆ بۆ زەریبە 4 ساڵەمەوە پێش چی زەریبە بڕۆ زەریبەکانە بە اینجا من سل پێ پارەکە دێمێ لە قانونە زەریبە لە قازان جێیرێ کۆمپانیا تازە دەستی کردوێتەوە بە ئیش تۆ بێ ئەو پێشینەیە پارەی لێوەرگری ئێمە داوایەکمانیش بردەوە لە حکومەت ئێستا لەم هەفتەیە بە تەمای مەرحەلەی دووەمین لەگەڵ دایرەی زەریبەیە بچینە یاساوە لەگەڵیانە چونکە بێیاسایی کۆمەڵی ڕێنمایی مدیر عامێک لە هەولێرەوە کۆمەڵی ڕێنمایی دەرکردووە زانێت داهات کۆکردنەوە بۆ حکومەت لەسەر شانی ئەو کەسانەی کە ئیشەکەن یەت بە زۆر ئەڵێ تۆ کۆمپانیاکەی تۆ لەبەر ئەوەی چەند چالاکیەکە هەیە ئەوە نەبێ پارە بی ئێ باشە من چالاکیم هەیە بەس ئیشم نییە تۆ ئەبێ لەسەر داهاتەکە بێ میزانی ساڵانەمان پێ دروستەکەن ئێوە زەری بەخشارنەوە
داهات بەڵێندەر ناتوانێت بیشارێتەوە. ئەزانی بۆ من بازرگان نیم مەسەلەن بازرگانێکە چێ مەوا دەهێنێت ناینووسێ من ڕاستەوخۆ لەگەڵ حکومەتە تەعاملەکە من هەموو عقدەکانم لەگەڵ حکومەتایە بەڵێندەران وەکو کەرتیکە نین پەیوەستن یعنی ئەگەر تۆ لە هەموو دنیا باسی ئەو بکەی بەڵێندەر لە سایسی بودجێ حکومەت لە پرۆژە خزمەتگوزاریەکان ئەو جێبەجێیەکە لەبەرەوە ئێمە ناتوانین دینارێک بڵێن وەڵاو پرۆژێم نەکردووە بۆ هەموو عقدێک لەگەڵ هەر دایرێکا بکەی نوسخەیە چێتەوە بۆ زەریبە بەڵام کە تۆ پرۆژە زەرەرەکە ئەبێ حکومەتیش چاوی لەوە بکە حو ساڵە پرۆژەکەی لەوێ کەوتووە چێتەوە سەر پرۆژەکەی زەرەرەکە هیچ تاویزیشی نەوێ زەریبەشی لێسەنی ینی ئەمە هەمووی بۆ بەو چەنەها خاڵی ترمان دەستەبەری کۆمەڵایەتی دەسەبەری کۆمەڵایەتی ئەویش وەزعیشی ترە کە ئەتوانم بڵێم وێران کە بە زۆر ئەڵێ ناوی کرێکارم بۆ بنسەکە لە پرۆژەکە تا ئیشەکە یخۆ من مەطعامم نییە مەسەلەن مەطعامم نییە دوکانێکم نییە مۆزەفی کرێکاری سابتم هەبێ من لە پرۆژەیەکە وەستایەکی بلۆک هەفتەیەیش بووەکە وەستایەکی لە بە هەفتەیش کە ئەم 2 هەفتە ئەو 3 هەفتە کاتێکە زانی ئەوڵێ من حەقم نییە تۆ کولفەکە و ملیارێکە بڕۆ ناوم بۆ بنووسە پارەکەی بە پارەکەشی بە نەقت بەچێکی زۆر ناگرم بەچێکی زۆری ناگرم یعنی بیری لێ بکەرەوە ئێمە لە ئەزمەیەکی زۆر قورسین باشە لەگەڵ ئەوە شتانی کە هەیە ئەمە وا لە بەڵێندەرێک ئەمە چی بەسەر بەڵێندەرا هێنە دووبارە چۆن نتوانن باشە چۆن نتوانن دووبارە پرۆژەکان وەربگرنەوە بمون بێ متمانەی و شێواویە ئێستاش بەڵێندە ینی متمانە نەماوە بەڵام تۆ پیشەکەت ئەوەیە پیشەکەت بەڵێندەرایەتیە ئێستا هەمووی دانیشتووە کە من لە 1200 کۆمپانیا 850 مایەپوچ بێ کۆمپانیای وایتە لە ساڵی 2011 منافەسەی شەریکاتی تورکیە کرد یعنی ئێمە گەیشت بووینە ئاستێ لە قیرا لە بینایە ستافمان گەیشتبووەوەی کە زۆر بەهێز بێ ینی لە تەنانەت خەڵکمان هەیە کە شەریکاتی تورکی بەجێهێشت بوو ئەوە نەکوال لە کوواڵەتیە جەماعەتی ڕێگاوبان ئێستا مەحمەلقیرەکان هەمووی وەستاوە یعنی حکومەت کارێکی کرد کەوەی کە ئەو مەهارەتەی ئەو زیرەشی کە ئەو توانایی کە لە بەڵێندەرانە هەبوو لە کارگەکانیانە خۆیان پەرە پێدام ئەو جاران هەموو شتێکە وایە لە خاریجەوە بەهاتێ هاتن مەحمەلقیر پۆلیمەر هەموو هەنگاوەکانیان هێنایە پێشەوە وەکو شەریکەیەکی ئەجنەبی ئیشکەن بەڵام ئێستا هەمووی وردە بێ لەوەش هەلی کار ئێمە بەو دیراسی لامانە وەستانی پرۆژەکان زیاد لە 110,000 هەلی کارمان کردووە ئێمە گەشتە کۆتایی هەم بڕگەکەی تۆ هەم بەرنامەکەی ئەم ڕۆژمان بەڵام ئەو هەلانی لە بەردەمتانایە بە تایبەتی و کۆبنەوەی لەگەڵ ستافی جێگیری سەرۆکی حکوومەت وەگە خۆشی بەشدابێت لە دەستی مەدەن بێ ئومێدیش مەبن ڕەنگە گامانە بەدەم و بە قسە ئاسان بێ بەڵام ئاودانکردنی کوردستان شەکرێت سەر ئێوە ئێمە هەنگاومان هەموو چرکەیەک لەسەر خەتین لەگەڵ حکوومەت لەگەڵ مەکتەبی جەنابی کاقوبادا لەگەڵ وەزارەتەکانە بەڵام پێویستمان بەوەی حرەکەیە دروستکەین کە حکوومەت تێبگەێنین تەنها ینی ساوی حکوومەت بیری لەکات تەنها فەرمانبەرە تەنها مەعاشە لەگەڵ ئەوەیە ئاوەدانکردنەوەش هەنگاوێکی زۆر گەورەیە پێویستە بودجێکی بۆ دانرێ و وردە دەست پێ بکاتەوە بۆی وڵاتەکەی وێران نەبێ دەستان خۆش زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ بەڕستمیران کامل و تەبێژی لە قی سلێمانێکێتی بەڵێندەران کە ڕاستەخۆ لێرە میانمان بوو سپاس وامەتە زۆر سپاس